حاڵەتەکانی کوشتن و توندوتیژی لە کەرکووک زیادیان کردووە. بە جۆرێک لە ماوەی یەک مانگدا 4 هاوڵاتی بە هۆکاری جۆراوجۆر کوژراون. پۆلیس دەڵێت ئەم ساڵەوەی ئاشکرایە هێزانیەکان گەشتون بە سەرەداوی ڕووداوەکان. 9 حاڵەتی کوشتن بووە. بەڵێ ئێمە وەکو ئاماری ئەم ساڵەکە یعنی کاتێکە بڵین ڕووداوەکان دێکۆڵینەوە لە بەرەبەراتی نێشتنی تاوان 9 حاڵەتی کوشتن هەبووە. ئەو کوشتنانەی کەوا غامض بووە نەکەیشتونەتە سەرەداوێکی ڕئیسی لە بیدای ئەنجامدانی ئەو تاوانانە. لێرە لەم بەڕێوەبەرایەتیە نیان هێشتووە ئەو ئینانە ئەو کەیسانە بزربێ توانیویانە بە ماوەیەکی زۆر کورت بەعزێکی گشتە 6 ساعاتە بەعزێکی لە ڕۆژێکدا بەعزێکی لە 24 ساعاتە هەموو قاتلەکانیان گردووە هەمووشیان دەستگیر کردووە لە کۆی ئەو نۆکەیسەیە 8 دەستگیر کران قاتلەکان مەعەدا یەکێکیان ئەوش زانیمان کێیە و یەکێکیان دەستگیر کراوە بەڵام دوانەکەی دیکە ئەو تاوانبارانە هەڵاتونە ئەوانش لە ماوەیەکی کورتدا دەستگیر دەکرێن. لە ماوەی مانگی ڕابردوو 4 حاڵەتی کوشتن تۆمار کراون. سەرجەمیان بە هۆی دزین و هۆکاری پارە بووە. توێژەرانی کۆمەڵایەتی پیان وایە باری ئابووری و هەوڵی پەیداکردنی پارە بە ڕێگەی ناتەندروست و ناشەرعی هۆکاری زۆربوونی حاڵەتەکانی تاوانن لە نێو کۆمەلگا. کە ئیمڕۆ ڕۆژی عەولەمە و ئەنتەرنێتە چەنە پێشکەوێ داهاتەکانی دابیستەکانی ویستەکانی خۆی زیاتر ئەبێتن وەکو پێویستی بە پارە ئەبێ پێویستی بە ئەنتەرنێتە پێویستی بەوەیە پێویستی بەوەیە کە سەیر ئەکات خۆی ناتوانێت دابینیکە لە ڕێگایەکی شەرعیەوە چیەکە هەڵدەستێت لە ڕێگایەکی غێری شەرعی غێری قانونی غێری یاسایی ئەوێ بەدەستی بێنێ کە بەدەستشی هێنا ئەوە تا ئەنجامەکەی کوشتنە ئەنجامەکەی مخدراتە ئەنجامەکەی مناڵدزینە ئەنجامەکەی تەزویرکردنە. نەبوونی سەقامگیری سیاسی و ئەمنی و پشتڕاندنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بە هۆکاری دیکەی زۆربوونی تاوانە جۆرا و جۆرەکاندا دەنرێت. سەرباری ئەوەی هێزانیەکان داوای هاوکاری لە هاوڵاتیان دەکەن بۆ بنەبڕکردنی دیاردەی دزی و ئەنجامدانی تاوان. بەڵام هێشتا ڕووداوە جۆرا و جۆرەکانی تاوان لە شارەکە مەترسیدارن و جێگەی هەڵوەستە لەسەرکردنن. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.